بەڵێ بەهشتیەکان کە دەچنە بەهشت ڕەنگیان سپی و درەوشاوە و جوانە بە وێنەی مانگی چواردە. ئەنجا تەمەنیان لە 33 ساڵیدایە و هەمیشە گەنجن پیر نابن. ئەنجا ئەو کەسانە باڵابەرزن وەکو ئادەم، ئەو کەسانە ڕوخساریان جوانە وەکو یوسف سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت، ئەو کەسانە سوپاسگوزارن وەکو ئەیوب پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورە لە هەموو پێغەمبەران بێت. مامی ئەبوبەکر بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم أعطيت 70 ألفا يدخلون الجنة. پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم 70,000 کەس لە ئومەتی من دەچنە بەهشتەوە بغەیری حیساب، بەبێ ئەوەی کە لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت، بەبێ هیچ حیساب و کتابێک یەکسەر دەچن بۆ بەهشت. خوای گەورە بمانی گەڕی لەو کەسانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای کرد کە خوای گەورە بۆی زیاد کات، خوای پەروەردگار زیادی کرد، فەرمووی لەگەڵ هەر یەکێک لەو 70,000 کەسە 70,000 کەسی دیکە دەچێتە بەهشتەوە. الله ئەکبەر، سبحان الله، کە نزیکی 4 ملیار و 900,000 کەس لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بەبێ حیساب و کتاب دەچێتە بەهشتەوە. ئەنجا پێغەمبەر وەصفی ئەوانەمان بۆ دەکات، وجوههم كالقمر ليلة البدر، ڕوویان درەوشاوەیە وەکو مانگی چواردە، وەکو مانگ کە لە چواردەدا لە چواردە شەویدا چۆن درەوشاوە و جوان و ڕووناکە. ڕووی ئەو کەسانە ئاوا ڕووناکە کە دەچنە بەهشتەوە بەبێ حیساب و کتاب. خوای گەورە بمان گێڕی لەو کەسانە. ئەو کەسانە خوای گەورە لێیان ڕازیە، هەرگیز جارێکی دیکە لێیان تۆڕە نابێت. ئەو کەسانە لە خوای گەورە ڕازین، لە ژیانی خۆیان ڕازین، لە جێگە و ڕێگەی خۆیان ڕازین. ئەو کەسانە پیر نابن، ئەو کەسانە نەخۆش نابن. بەهشتیەکان هەرگیز تووشی خەم و خەفەت و سەرئێشە و ناڕەحەتی نابن، هەرگیز تووشی نەبوونی نابن. ڕۆژێک خەمی ئەوەت نییە بچیە ئیش و کار و کەسابەت کەی. ڕزق و ڕۆزیت بێبڕانەوەیە، ڕزق و ڕۆزیت بەبێ حیساب و کتابە، هەرچی کە داواکەی ئینسان پێی دەدرێت.